ئیشی تەنور و ئیشی ساج فەرقی زۆرە. ئیشی ساجەکە زۆر ئاسانە، ئیشی تەنور ناڕەحەتە. لە ڕاستی ئەوانەی کە ئێستایکەن بە ساج هەیە وەساکە تەمەنی کردووە یا توانای نەماوە ئیش بکە، ئەم ئیشی دەسە ناڕەحەتە. ئەمە بە سەعاتی 600 نانکەی و 1000 نانەکەیت. ئیشی ساجەکە ئاسانترە. دوای ئیشەم نانە فەرقی زۆرە تەک ساجەکە. مە خۆمیشم کردووە 4 ساڵ لە ساجیشم کردووە و لە هەرتوانیشم کردووە زام چۆن. ئیشی ساجەکە زۆر ڕەحەتە. ئێستا بۆ نمونە تۆ بێیت ئەتوانێت سەریشی لێ بکەیت. بەس ئەگەر بێ لەم تەنورە ئیشکەی ناتوانێت. ئیشەکەی قورسە. بۆ تامیشی هەر دیارە تۆ بدەوە لای نانەوەی تەنورە ئەکسەر حەسبە بۆ نیادەی. دەی بڕۆ بدە لای ساژەکانم زانستی پێگەی. ئێستا ئەم دەستگا و مەزگای ئێرانیانە هاتووە ئیتر هەیانە دەستگاکە کامل دەستگای هەیانە ڕۆڵەیەکشیان هێناوە یانێ ڕۆڵەیە و بەڵام بەتەنوو ئیتر ئیشکردنی ئەو حتمەن ئاسانترە و ئیشی خۆشترە و لەبەری ڕوا و بۆ کرێکار ئاسانە و بۆ ساحب دوکان ئیسفادەی لێکاو ئیتر بۆ تاموینیش بۆ تاموشتیش وەڵای خەڵکێکی زۆر هەسوە فەرق و تامێکا و ئیتر هەر لەسەرەوە هۆکارانە ئیتر ئیشی دەستیش لە هەموو عالەما خەڵک بە دوای کار ئاسانیە گەڕێ ئیشی دەست هەر هەمووی هەر ناڕەحەتە گشتی بە دوای ینی تەکنەلۆژیا و ئیسراحەت نانەکەیان جوانە و پاکە و ڕێک و پێکە و نانی تەنور لەزەتێتریە نانی هاسن لەزەتێتریە زۆر زۆر خۆشە نانەکەیان ژانە ئەو دوکانمانە لێ دوکانی گەسە تێم پارەکان بۆ تێرم و 200 نان 300 نان شکریشیان باشە لەخوا بەزاییشیان پاکە